تیمی فریاگوزاری لافا و زریان لە بەشی فریاگوزاری ئاگرکوژێنەوەی نیویۆرکەوە شەوی شەمە بە دەنگ ئەو خەڵکەوە هاتن کە لە ناو لافاوە گەورەکەدا گیریان خواردبوو لە شاری فەیتڤیلی ویلایەتی نۆرس کارۆلینا. لە گرتە ڤیدۆیەکەدا کە لەلایەن تیمەکەەوە بڵاوکراوەتەوە دەبینین کە ئۆتۆمبیلێک بە نەفەرەکانی و بەتەواوەتی خەریکە نوقمی لافاوەکە دەبێت و دایانەوێت بچنە سەر ئۆتۆمبیلەکە. فەرمانگەی فریاگوزاری ئاگرکوژێنەوەی نیویۆرک سەرجەم کەسەکانیان لەسەر ئۆتۆمبیلەکە ڕزگار کرد و بردیانن بۆ شوێنێکی سەلامەت. بەرپرسە خۆجەیەکان دەڵێن چەمی کرۆسکریک نزیکی ئەم ناوەیە کە شیانی ئەوەی هەیە کە لافاوەکە بیگرێتەوە. دەیان پۆلیس و کارمەندانی ئاگرکوژێنەوە لە نیویۆرکەوە نێردراون بۆ ئەو ناوچانی کە بەرزریانی ماسیۆ کەوتون وەک بەشێک لە هەوڵەکانی بەهاناوەچوونی کارە ساتە سروشتەکە.